ئەمڕۆ ئەم گربوونەوە لێرە لەبەر ئەوە بوو کە هەم پەنابەران کۆ ببنەوە هاودەردێک و هاوخەمیەک بۆ کاک بێهزاد بێ و هەم ئەوەی کە لەو حاڵ و لەو ناڕەحەتی خۆیانە بتوانن سەرنجی لایەنەکانی پەیوەندیدار ڕابکێشن بۆ مافەکانی خۆیان بۆ داواکاریەکانی خۆیان بۆ ئەوەی کە لە چوارچێوەی یاسا نێودەوڵەتیەکانە هەیە ئەوەی کە ڕێکخراوی UN ئیشی پێەکە بەپێ ئەو یاسا دیارە پەنابەران دوو یاسا ئەیانگرێتەوە یاسای ئەو وڵاتی کە تیا نیشتەجێن و یاسای نێودەوڵەتی هەر کامێکی بۆ پەنابەران ڕێ ئەکەوێت تکایان لێ ئەەکەین لایەنی پەیوەندیدار بێتە سەرخەت هاوکاریان بکەم. ئێمە بەڕاستی ئەوانەی کە لێرە دەیان بینن هەموو یەک مەعاناتمانەیە ئیترش بەسەگی بۆ ئەوە دەکاتی وایە زۆرتر لێرە ماوەتەوە وایە مەسەڵەن 10 ساڵە 15 ساڵە 20 ساڵە 30 ساڵە ئێستا من یەکەم بخۆم 31 ساڵە لە وڵاتەدا دەژیم ئێستا کارتی UN هەیە UNHCR باشە هیچیان بۆ نەکردوین کارتێکی پەناخوازیان داوینەتێ لەوە زیاتر هیچی کەمان بۆ نەکراوە بەڕاستی فەرق و جیاوازێکی زۆر هەیە لە بینی پەنابەراندا جاهی سووری بێت تورکی بێت ڕۆژهەڵاتی بێت خۆی پەنابەر هەر پەنابەرە لە هەر وڵاتێک بێت بەس نازانم ئەم قانونی UN یعنی چییە بۆچی ئەم فەرق و جیاوازی دەخان نازانین چییە.